باس دەکا و لێکۆڵنەوەی کە نووسیم لە ڕاستیا بۆ خوێندنەوە نەمنووسین باسێکی تیۆری ئاڵۆزە کاتێکی باشی دەوێت بخوێندێتەوە واستیش دەکەم لەو کاتا من ناتوانم باسی کەم ئەوەی کە هەیە لە ناو باسە بۆی بە تێگەیشتن دروست نەبێ لە باسەکە چونکە لەبارەی مەوزوعی کورد و کوردبوون و مەوزوعی دەوڵەتەوە ساڵانێکی زۆرە من سەرقاڵم بەو کێشەیەوە ئەندێت تەسەوراتی لەوانەیە تایبەتی خۆمم هەبێت تەسەورەکان بە ئاسانی ڕۆشن ناکرێنەوە لە 20 دقە وابزانم هەر 20 دقە ناتوانین بچینە ناو مەوزوعەکە لەبەرەوە من باسەکەم ناخوێنمەوە بەڵام شتێکی تر هەر مەربوط پەیوەست بە دەوڵەتەوە دەخوێنمەوە ئەویش پەیامێکە من ئەم پەیامە دەگەێنم بە ئێوە لە ڕێگەی پەیامەکەشەوە لەوانەیە بتوانم خاڵێکی سەرەکی هەیە لەو کێشەیە لەو کە هەیە نیشانی بدەم یا بە مانایەکی ترە و پرسیارەی کە ڕوبەڕووی هەموو کوردێک دەبێتەوە من لە ڕێگەی ئەو پەیامەوە بتوانم پرسیارەکە تۆزێک ڕوون کەمەوە چونکە ئێمە کێشەی گەورەمان جارێ بەل لە هەموو شتێکەوەیە ئێمە هیچ تاکو هەست دەکەم بە قوڵی و بە دروستی پرسیارمان لە کێشەکەی خۆمان نەکردووە ینی وەڵامەکانمان بۆیە بێ ئەنجامن چونکە پرسیارمان لە کوردبوونمان و لە کێشەی کورد هیچ تاکو پرسیارێکی بیداییە چونکە ئەوەی دەمانگەێنە بە قوڵایی کێشەکان دایمە پرسیارەکە چەند قوڵ بێت چەند بچێتە ناو ڕێشەی شتەکان پرسیار بکات لە ڕیشەی ئەم کێشەیە ئەوەندە ئێمە ئاراستە دەکات بەرەو ڕیشەکان واز دەکەم ئێمە بەل لەوەی کێشەی وەڵاممان هەبێ بۆ ئەوەی کورد بۆ وایە تەبان نەک لە سەردەمی مۆدێرنا نەک لە سەردەمی دەوڵەتی مۆدێرنا و دەوڵەتێک کە ئێستا باسی دەکەین ئەم کێشەی ئێمە کێشەی بەل لە مۆدێرنە ینی کێشەیەکی وەکو وایە کێشەیەکی هەر وجودی ئێمە بێ لەگەڵ بوونمان ئەم کێشەیە هەبێت جا لەبەرەوە ئەم کێشەیە و قوڵی کێشەکە پێویستی بە پرسیارێکی پرسینەوەیەکی ڕاستەقینە هەیە لە کێشەکە و من هەوڵ دەدەم ئەوەی کە لەو پەیامی کە لێرە هەیە پەیامەکە هەست دەکەم ئەو پرسەی تایە و ئەو پرسە نەکرد لە هەموو ژیانمانە هەیە لە ئەوەی کورد بێ ئەم پرسەی تایە پرسێکە لە هەندێک شتیا دەردەکەوێت شتەکان لەوانەیە زۆر ئەو بە ئاسانی بێڵێ بەس کێشەکە لەوێ زۆر قوڵە وەک کوردبوون لە ڕاستیا گەورەترین تراژیدیایە ینی کوردبوون تراژیدیایە من کە کوردم هەر بەل کوردی لەدایک بووم من لەناو تراژیدیام ئەم تراژیدیایە ئیتر من تایە دەژیم هەناسەی پێ دەدەم و وەکوا بێ کورد هەر بۆ ئەوە هاتبێتە بوون لەناو ئەو تراژیدیایە بێ ینی نمونەیەک لە تراژیدیا پێشکەش کاکە نمونەیەکی لەوانەیە زۆر باڵاتر بێت لە تراژیدیای گریکی یا من لێرە هەوڵ دەدەم ئەو پەیامەی هەیە بیخوێنمەوە تەبەن ئەم پەیامە پەیامی دایکێکە باسەکە گرنگە بۆ من چونکە باسی کوردانێک دەکا کە ئێمەوە بزانم لەوانەیە فەرامۆشمان کردبن ئەو کوردانەی لە تاراوگەن ئەوانە لەناو ئەم تراژیدیایە چۆن ژیان دەبەنە سەر ئەو کوردانەی تاراوگە تەبەن ئەو منداڵانەی کە لەوێ لەدایک بوون ینی بە جنسیە خەڵکی ئەو وڵاتن لەدایک بووی ئەوێن حاڵیان چۆنە کاتێک ئەو لەوێ لەدایک دەبێن بە جنسیەی ئەو وڵاتەوە بەڵام لە عینی کاتا بە جنسی ئەو وڵاتەوە لەدایک دەبێ بەڵام تراژیدیاکە هەر لە ناویە حەزوری هەیە یعنی ئێمە ئەگەر جنسیەکانیشمان بگۆڕین لە شوێنی تریش لەدایک بین هەر لەناو ئەو تراژیدیایەن کە هەر کەسێک هەر کوردێک گەل لە هەر شوێنێک بێت لەبەرەوە لەوانەیە تاکە شتێک لەو شتانەی کە کورد لە هەموو کورد کۆکاتەوە ئەو کوردە پەرت و بڵاوە تراژیدیا بێت ینی تراژیدیا بۆیە ئێمە پێویستمان بەوەیە تێبگەین لە تراژیدیا تا تێبگەین لە خۆمان جا من لێرە و تراژیدایە دەخوێنمەوە کە ئەم دایکە بۆی تۆمار کردوین لەبارەی منداڵەکانیەوە بەس هیوادارم کاتەکە بەر لەوەی کاتەکە تەواو بێ بتوانم بیخوێنمەوە و بتوانم ئەو پرسیارێکە هەیە کە لێرە من لە دایلۆگی دایکێک لەگەڵ منداڵەکەی ئەم شتە دەبینین لەکوێوە هاتوویت بەڕاستی لەکوێوە هاتوویت ئەمە ئەو پرسیارەیە کە لە ئەڵمانیا تەبەن ئەو کەسە لە ئەڵمانیایەوە باسی ئەو دایکە باسی منداڵەکانی خۆی دەکات کە لەوێ لەدایک بوون و ئەو کێشەی کە هەیەە ئەمە ئەو پرسیارەیە کە لە ئەڵمانیا لە مرۆڤی بێگانە دەکرێت تا ئەو ڕۆژەی نەدەنگی دەمێنێت نەڕەنگ لەکوێوە هاتوویت یاخود بەڕاستی لەکوێوە هاتوویت
ئەم پرسیارە کۆدێکی تێدایە بە واتای بۆچی لێرەیت و تۆکیت. ئەم پرسیارە گەلەی وردبینەوە یاری هێزە، هێزی پێناسە ینی ناسنامە. وەڵامی ئەم پرسیارە بە گشتی هێزی ئەو وڵاتە پیشان دەدا کە لێیەوە هاتوین، واتە هێزی خۆمان، بەڵام بێ ئەوەی خۆمان کارمان بۆ بەدەستێنانی ئەو هێزە کرد بێت. ناوی وڵاتەکەت پێناسەی هێزت دەکات. گەربێت و لە ئەڵمانیا، ئەمریکا یاخود لە یابانەوە هاتبیت، ئەوە وەڵامەکەت هێز و دەسەڵات و دەوڵەمەندی نیشان دەدا. پێچەوانەکەشی ڕاستە، واتە گەل لە وڵاتێکی وەک بەنگلادێش، پاکستان یا ئەوگەندا یاخود لە گواتیمالاوە هاتبیت، ئەوە بەهێزی نیشان دەدات، واتە کەم هێز، کەم دەسەڵات و کەم هوشیاری، بەهۆی ئەوەی ئەو وڵاتانە بە هەژار و لاواز ناویان ناسراوە ئەمە ڕوو دەدات. لێرەدا یاری نێوان هێز و پێناسە دەردەکەوێت. ئەی چۆنە گەر خاوەنی هیچ یەکێک لەم وڵاتانە نەبیت کاتێک بۆ پرسیارە لێ دەکرێت، و نەتوانی بە یەک دوو وشە بڵێیت لە وڵاتەوە هاتووم، ئەمە تراژیدیاکەیە بەڕاستی، یاخود دایک و باوکم لە وڵاتەوە هاتووم. بە پێ ئەو شوێنە جوگرافیە کە ڕادەی بەهێزی و لاوازی وڵاتەکە نیشان دەدات کە ئێمە تێیدا دەژین، وەڵامەکە جیاواز دەبێت. گەل لە کوردستان ئەم پرسیارەمان لێ بکرێت یان لە دەرەوەی کوردستان، هەروەها بە پێی هێزی ئەو وڵاتەش کە تێیدا پرسیارەکەمان لێ دەکرێت لەوێش وەڵامەکە دەگۆڕێت. باجارێ وەڵامی پرسیارەکە لە کاتی بوونی وڵاتدا ببینە دەرێ، دەرەوەی باسەکە باسی ئەو وڵاتە بکەین کە لە کاتی نەبوونی وڵاتدا بۆ پرسیارەکەمان هەمانە. هەستی نەبوونی وڵات و ئەو بێهێزیی کە بەهۆی ئەوە ڕوبەڕووی مرۆڤ دەبێتەوە، طبعاً مەبەست لێرە لە وڵات دەوڵەت دەگرێتەوە، ئەگۆڕێت و جیاوازە بە گوێرەی تەمەن، قوڵی بیرکردنەوە و شیتەڵکردنی پێناسە، شوێنی لەدایک بوون، بە پێی ئەمانە هەمووی ئەو جوابانە دەگۆڕێت و ئەو ڕوبەڕووبوونەوەیە فەرق دەکات. شێوازی ئەو خێزانەی لێوەی هاتوین، ئەڵمانە ئایا ئەڵمان و کوردە ینی دایکەکە ئەڵمانە باوک کوردە یا هەردووکیان کوردن، بیر و بۆچوونی ئەو خێزانە تایدا ئەو خێزانەی تایدا پەروەردە دەبین، ئایا پێناسە و وڵات تێدا باز دەکرێیانە، پلەی خوێندن و بە کۆمەڵایەتیکردنی ئەو تاکە و دایک و باوکی و هۆکاری جێهێشتنی نیشتیمان، ئایا هۆکارەکە سیاسی بووە، خوێندن بووە، بە پێی ئەمانەش هەمووی دەگۆڕێ، بازرگانی بووە یا تاوان و ئەوانە بووە، تێکەڵبوون بە کۆمەڵگای ئەو نەتەوە سەردەستە و ئەو نەتەوە سەردەستەی و وڵاتەی کە ئەو تاکەی تێدا دەژی. وەڵامی ئەم پرسیارە دەبێتە هۆی یاخیبوونی ڕوحی مرۆڤ و گەڕانێکی بێکۆتا بە شوێن بوونی خۆی و بوونی پێناسەکەیدا. زۆر بە ئاسانی پێناسێک وەک مرۆڤێکی خاوەن وڵات بێزیاد بکەم. نمونە تەبەن لێرە باسی حاڵەتی خۆی و منداڵەکانی دەکات چە دوو نمونە دێنێتەوە، لە ناو نمونەکانە ئەو تراژیدایە دەردەکەوێت کە باسم کرد. ئەمە یەکێکە لە نمونەکان، کوردستان نییە. ئەمە دایە ئێمە خەڵکی چ وڵاتێکین؟ کوردستان. گیانی من خۆ دەزانی ئەمە کوردین. دایە ئەمڕۆ لە خوێندنگا مناڵانی پۆلەکەم پێیان وتم کوردستان نییە، ئەوان نازانن کوردستان هەیە. مناڵ بە خۆشیەکی پڕیواوە ڕای کرد، دوو نەخشەی جیهانی هێنا و بە وردی گەڕا بە دوای کوردستاندا، بەڵام نەیدۆزیەوە، هەوڵی دا و بێ ئەنجام بوو. دایە وا بزانم من باش نازانم کوردستان چۆن دەنووسێ، تۆ بگەڕێ. لەگەڵ ئەو قسەیەدا بە نیگا بێتاوانەکانی تەماشای ڕوخساری کردم و ویستی دڵم بێنێتەوە و دڵتەنگ نەبم کە کوردستان لەو نەخشەیەدا نییە. وەستام هەناسەیەکی خنکاوم هەڵکێشا، بێدەسەڵات گەڕام بۆ بەهانەیە کە بۆ منداڵێکی 5 ساڵان گونجاو بێ چۆن تێی بگەیەنم کوردستان هەیە و نیشە. بە وەڵامێک دەتوانم سایکۆلۆژیای منداڵەکەم وێران بکەم و باوەڕ بەخۆی بخەمە بەر پرسیار یاخود بێ وەڵام بم و بیخەمە ناو دڵە ڕاکێەوە، هەتا خۆی ئەو کوردستانە بۆ خۆی دەدۆزێتەوە. یانی دایە ئەزیزم، کوردستان گەورەیە و دابەش کراوە و جارێ پارچەکانی نەبوونەتەوە بە یەک، بۆیە نایدۆزمەوە لە نەخشەی جیهاندا. بە زمانی منداڵ بە ئەڵمانی وتی دەس ئێست ئا بەدوو، ئەمە گەمژەییە، بێعەقڵیە. ئەی بابە نووری چی کرد؟
بۆ نەیکردەوە بە یەک دایە کورد عەقڵە وتم کوردیش وەک ئەڵمان عاقڵ و بێعەقڵی هەیە ببورە دایە دیارە عاقڵەکان جارێ مناڵن کە گەورە بوون پارچەکان ئەنێنەوە بە یەکەوە جا ئەوسا تۆش دڵت خۆش دەبێت دایە نابێت پیر بیت نابێت بمریت هەتا کوردستان ئەچێتە سەر نەخشەی جیهان زۆر جار جەنگم کردووە لەگەڵ فرمێسکەکانمدا لە کاتێکی وەگەم کاتانەدا یعنی کاتێکە ئەو پرسیارە ڕوبەڕووی ئەو پرسیارە بەرەمەکانی ئەو پرسیارەکە بەڵام مناڵەکانم ژیرن دەیانزانی دڵم پڕە لە فرمێسک بۆ نەبوونی وڵاتەکەم وێنەکانی باوکو دایکم نەنک و باپیرم مناڵەکانم بەسەر دیواری نەنک و باپیرم و منداڵەکانم بەسەر دیواری ژوورەکانمەوە بووبوونە تابلۆ هەردووکیان بە جوتە وەستان لە بەردەم ئەو وێنانەدا و ئەیانوت دایە بۆچی بابە نووری باوکی ئەمەش نییە مناڵەکانم باوکیان نییە یعنی دیارە باوکیان نەماوە لەلایەن بابە نووری باوکی ئێوەشە ئێتر گفتوگۆکە دوور و درێژ دەبوویەوە ئەمە نمونەیەکەم بوو نمونەی دووە ئەو ڕووداوەی کە ڕوودەدا لە کاتی ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەر پرسیاری ناسنامە ئەڵێ من و کۆرپەکەم گەشتێکی کوردستانمان کرد ساڵی 1999 بە جێپەی پێشمەرگایەتی مناڵیمان لەگەڵ دایک و باوک و خوشک و براکانمان ملی ڕێگەمان گرت و کوردستانەکەی خۆمم پیشاندان هەزار مێرد قەرەداغ چوارتا ماوەت شۆمان دایە کوردستان چەند جوانە حەز دەکەم لای گوێشکەکانمەوە چاوی ترم هەبێت بۆ ئەوەی وەک کامێرا هەموو وێنەکانی ئەم سروشتە بگرم دایە ئێرە زۆر خۆشە من ئێتر کە چووینەوە ئەڵمانیا و گریایت بۆ کوردستان ناتوانم دڵنەوایەتی بکەم چونکە ئێرە زۆر بورن ناتوانم بخوێنەوە